ئەنجا هەر لە گەورەی ئەو ڕۆژەیە سێم ئەوەیە یاساکانی ئەو دینە پیرۆزەمان، ئەو دینە پیرۆزە کە دینی ئیسلامە بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم لەو ڕۆژەیەدا ئەو دینەیەمان تەواو بووە کە ئەوە گەورەترین نیعمەت و گەورەترین ڕەحمەتی خوای گەورەیە. بۆیە پیاوێکی یەهودی بە ئیمامی عومەری فەرموو ئەی ئەمیری ئیمانداران، بەڕاستی ئاەتێک هەیە لە کتێبەکەی ئێوەدا کە ئێوە دەیخوێننەوە، ئەگەر ئەو ئاەتە بۆ سەر ئێمەدا بەزی باە هەموو ساڵێکی ئەو ڕۆژەمان دەکرد بە جەژن. ئیمامی عومەر فەرمووی ئەو ئاەتە چه ئاەتێکە؟ جوولەکەکەوە یەهودیەکە بە ئیمامی عومەری فەرموو ئەو ئاەتەیە کە خوای گەورە دەفەرمێت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. أو آياتك ودي خوين وأقر بوسر إيما دابزيبا لقوري أو آياتا كباز لتواو كردني أو دين دكات دفرميها موصالك من دكت بجشن أو لو روجيدا. انجا إمام عمر فرمي براستي دزانين ئێمە دەزانین ئەو ئاەتە لە چ ڕۆژێکدا دابەزیوە، لە چ کاتێکدا دابەزیوە، لە چ شوێنێکیش بۆ سەر پێغەمبەری خوا دابەزیوە صلی الله عليه وسلم. بۆیە فەرمووی ئەو ئاەتە لە ڕۆژی جوموعەدا، لە ڕۆژی عەرەفە کە جوموعە بوو، ڕۆژی عەرەفە بوو، لە دەمە و ئێوارەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە کێوی عەرەفە وەستا بوو، خوای پەروەردگار ئەو ئاەتەی دابەزاندە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرموێ اليوم أكملت لكم دينكم، ئەوڕۆ دینەکەتانم بۆ تەواو کردن، یاساکانی دینەکەتانم بۆ تەواو کردن، هەموم بۆ دابەزاندن. وأتممت عليكم نعمتي، ونعمتي خۆم بەسەردا ڕشتن کە مەبەستی یاساکانی ئیسلام و دینی ئیسلامە. خوای گەورە بە نیعمەتی ناو بردووە برام، دەبێ ئینسان ئەو دینە بە نیعمەت بزانێ لەسەر خۆی. وەڕەضیت لەکم الئیسلامە دینە، ئەنجا خوای پەروەردگار دەفەرمێت ئەمن ئیسلامم بۆ پەسەند کردوون، ڕازیم بەوە کە ئیسلام دینتان بێت. ئەو ئاەتە ئیمامی ئیبن کەثیر دەفەرمێت بەڕاستی لە گەورەترینی نیعمەت ئەوەیە، ئەو ئاەتە گەورەترینی نیعمەتە کە خوای گەورە لەگەڵ ئینسان و لەگەڵ ئومەتی محەممەددا کردوویەتی صلی الله عليه وسلم، بەوەی کە دینەکەمانی بۆ تەواو کردوون و یاسای دینەکەمانی بۆ تەواو کردوون. برام خوای گەورە ئەو دینەی بەچی ناو بردووە؟ بە ڕەحمەت، بەوە کە ڕازیە ئیسلام دینمان بێت، پێویستمان بە هیچ دینێکی دیکە نییە. ئەو دینە دینێکی تێر و تەسەلوتەواوە، بۆ هەموو سەردەمێکیش گونجاوە. ئەو ئاەتە پیرۆزە لە ڕۆژی عەرەفەدا بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزیوە. دەی ئەمەش هەر گەورەی ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە، گەورەی ئەو ڕۆژەیە دەگەیەنێت.